ئامێری ئاگرکوژێنەوە بە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی سەلامەتی لە کاتی نوێکردنەوەی پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل دادەنرێت. لە قەزای سۆران بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بەپێی ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی ناوخۆوە پێیگەیشتووە ڕێگە تەنیا بە 5 جۆری ئامێری ئاگرکوژێنەوە دەدات کە لە ئۆتۆمبیلدا هەڵبگیرێت. بەو پێیە هەر کۆمپانیایەکی دیکە ئاگرکوژێنەوەی جۆری دیکە بفرۆشێت ڕێگەی پێنادرێ و ئامێرەکەش قبوڵ ناکرێ. لە سنووری قەزای سۆرانیش تەنیا یەکێک لەو کۆمپانیایانە لقی هەیە، ئەمەش بووە تا گرفت بۆ هاوڵاتیان. هەتا ئێستا ئەو شوێنانەی کە ڕێگا پێدراون زمنی ئەو نووسرانەوە کە بۆمە هاتیینە ئەو پێنج شوێنانەیە کە لە هەولێر و سۆران هەنا لە هەموو کوردستان ئەو ڕێگایان پێدراوە کە کەلوپەلی بەرگری شارستانی بفرۆشن. ئەوێ دیتر ئەمە ئاگدارمان کردیە یان دەبێتن سەردانی وەزارەتی ناوخۆ بکەن خۆیان بگۆنجن لەگەڵ ئەو تعلیماتانە و تعلیمات وەزارەتی ناوخۆ وەرگرن و ڕێنمایی وەرگرن و مۆڵەتی وەرگرن، ئەگەر نان دەبێتن ڕێگا لێ بگریتن و قەدەغە بکرێن کە کار بکەن لە کاروباری بەرگری شارستانی. بەڕێوەبەری کۆمپانیای پشکنینی سەلامەتی ئۆتۆمبیلیش لە سۆران دەڵێت لەگەڵ جێبەجێکردنی ئەو بڕیارەدا کێشەیان بۆ دروست بووە. پرسیاریش ئەوەیە کە بۆچی ڕێنماییەکە تەنیا لە سۆران جێبەجێ دەکرێت. بەێ ئۆستاز بەخۆ ئەگەر بێ حقەتی نەیە کۆمپانیای ئەوە نووسراکمان لۆهاتێ لە بەرگری شارستانی سۆران نابی ئاگرکوژینەوە کردن حەریق قبول بکرێت لە هەوڵاتێن لە برادەرەکانی شۆفێر ئەگەر یەک لەو کۆمپانیا نەبیتن 4 کۆمپانیا بوو ئێستا بوویتە 5 کە ڕێ پێدراون. لەبەر هەندێ طبعاً ئەمەش بڕیارەکە تەنفیزمان کرد لە ماوەی تقریباً 10 ڕۆژان گرفتێکی گەلێک گەورە لە بۆ خەلکی دروست بوو، مشکلی گەورە لە خەڵکی دروست بوو. کێشەکەش لە هەندێدایە کە ئەو بڕیارە بەس لە سۆران تەنفیز دەکرێت. ئێستا بەخۆمان 5 لقمان لە هەولێر هەیە، 2 لە دهۆک، 1 لە ئاکرێ ئیخۆمان PVI، بێژگە لە ئەوەی لە دۆکان و ڕانیە و سلێمانی ئەو بڕیارە بەس لە سۆران تەنفیز دەکرێت. ئەم شۆفێرە بۆ دەرچوون لە پشکنینی مەرجەکانی توندوتۆڵی ئۆتۆمبیلەکەی ئامێرێکی نوێی ئاگرکوژێنەوەیان لە جۆری دیاریکراو پێکڕیوە. کەچی سەیر و سەمەرەی ئەم ئامێرە ئەوەیە مێژووی دەرچوونەکەی ساڵی 2019 لە کاتێکدا هێشتا مانگونی وێکی ماوە پێ بنینە ساڵی 2019 لە کاتێکدا بەپێی ستانداردی جیهانی دەبێت مێژووی دەرچوونی هەر ئامێرێک هەر ئەو کاتە بێت کە تیایدا دروست کراوە. عریقی خۆم علیقی کەون پارم لێرە کردی ئێستا دەرێن بەسەر سۆ ئەرێن سینیە یەکێکی دیکەیان پێکریم چوم کریتم تاریخی 2019 هێشتا مایتی 2019 نەهاتیە نازانم وەڵڵا هێشتا نەچوومە لەو ژۆرەدا خۆ لێم وەردەگرن لێم وەرناگرن ئەدی ئەو پارەیان وەرگرتێ و عریقیشیان دایمی. پشکنینی ساڵانەی سەلامەتی ئۆتۆمبیل هۆکارێکە بۆ سەلامەتی شۆفێر و ئاگاداربوون لە کەم و کورتیەکانی ئۆتۆمبیلەکەی. بەڵام لە قەزای سۆران ئەم پرۆسەیە خەریکە بێتە بابەتێکی بازرگانی بۆ بەرژەوەندی کۆمپانیایەکی دیاریکراو بە تایبەت کە کراوە بە مەرج بەسەر شۆفێرانەوە چەند زۆرێکی تایبەت لە ئامێری ئاگرکوژێنەوە بکڕن. جێبەجێکردنی ئەم بڕیاراش تەنیا لە سنووری سۆران چووەتە بواری جێبەجێکردنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.